حکوومەتی عێراق ئامادەکاری دەکات بۆ ناردنی شاندێکی باڵا بۆ ئەنقەرەی پایتەختی تورکیا بە مەبەستی تاوتوێکردنی ژمارەیەک دۆسەی گرنگ بە تایبەت پرسی ئەمنی و ئابووری و ئاو هەروەها بابەتی تێڕوانینی ئەنقەرە بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراقدا. Değerli mensupları, bugüne teşkilatım بوونی کەسایەتی نوێ هاکان فیدان لە وەزارەتی دەرەوە و یاشار گولەر لە وەزارەتی بەرگری لای عێراق ڕەنگە واتای تونبوونی زیاتری تورکیا بگەێنێت لەبارەی دۆسەی پەکەکە لە عێراق. پێشبینی ئەوەش دەکرێت کە تورکیا مەرجی زیادکردنی پشکی ئاوی عێراق لە ڕووباری دیجلە و فورات ببەستێتەوە بە تونبوونی هەڵوێستەکانی بەغدا بەرامبەر بە پەکەکە. لە بەرامبەردا وشاندەی کە بڕیارە عێراق دوای جەژنی قوربان بینێرێتە ئەنقەرە تاوتوێی چەسپاندنی ئەو لێک تێگەیشتن و ڕێکەوتنانە دەکات کە لە سەردانەکەی پێشووی سوودانی بۆ ئەنقەرە هەردوولا لەسەری ڕێککەوتبوون لە ناویشاندا پرۆژەی ڕێگەی گەشە کە بەسڕە بە تورکیا دەبەستێتەوە دۆسەی زیادبوونی پشکی ئاوی عێراق لە ڕووبارەکانی دیجلە و فورات گرنگتر لەوەش دۆسەی بوونی پارتی کرێکارانی کوردستانە لەسەر خاکی عێراق کە ڕۆڵی گرنگی دەبێت لە بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتدا. پێشبینیش دەکرێت هەردوولا هەمانگەی زیاتر بکەن بۆ تونکردنی گەمارۆکانی سەرپەکەکە و ئەو هێزانەی سەر بە پەکەکەن لە شنگال. دۆسەیەکی دیکە کە بەلای عێراقەوە گرنگە بوونی بنکە سەربازیەکانی تورکیا لە ناوخاکی عێراقدا، بەڵام ئەویش پەیوەندی بە بوونی پەکەکەوە هەیە کە ئەنقەرە کردوویەتە پاساوێک بۆ بەردەوامیدان بە مانەوە لە ناوخاکی عێراقدا. هەرچۆنێک بێت بەغدا و ئەنقەرە هەوڵ دەدەن لەم قۆناغەدا پەیوەندیەکانیان پتەوتر بکەن و بۆ گەیشتن بە ئامانجەکانیان لا کۆتایی هێنان با کێشەی ئەو بۆ لایەنی عێراقی، کێشەی پەکەکەش بۆ لایەنی تورکیا. ڕێکەوتن لەسەر هەردوو دۆسیەکەش دەواازەیەکی باش دەبێت بۆ پەرەپێدان با پەیوەندی ئابوووریەکان و بە ئەنجامگاندنی پرۆژەی ڕێگەی گەشەی نێوان بەسڕە و تورکیا کە ئەردۆغان و محەممەد شیع سوودانی با هەنگاوێکی زۆر گرنگیان داناوە لە بەرەو پێشچوونی ئابووری هەردوو وڵات. جگەلەوەی ئەم پرۆژەیە گرنگیەکی زیاتری بۆ عێراق هەیە بۆ پێی بڕیارە لە چەند ساڵی داهاتوودا عێراق ببێتە یەکێک لە وڵاتانی وەبەرهێنی غاز و بە ئاسانی لە ڕێگەی تورکیا و هەناردەی ئەوروپای بکات.